ئەمڕۆ بڕی 400 کارتۆن جگەری هاوردەکراوی وڵاتی ئێران کە بە بڕیارێکی وەزارەتی کشت و کاڵ پێشتر قەدەغا کراوە چکە دیارە زیانی هەیە بوو تەندروستی مرۆڤ و بە ڕێگای نایاسایی ئێستا داخل هەرێمی کوردستان دەبین لە پشتمانەوە لە باری ئەو بار هەڵگرە بەشێکیان دەبینن خلێفی مێژ بارکراوە بۆ ئەوەی لە بازگەکانەوە هەست بکرێت کە تەنها مێژ گواستنەوەی دەبانە کوێستانەکەن بۆیە ئێمە لێرە بە پێویستی دەزانین داوا لە بازرگانەکان لە شوفێران لە برابەرزەکانمان بکەیت کە هەست بە مەسئولیت بکەن شتێک هەر ئەوە نیە من قازانجێک بکەم تەنها با هەموو کەسێک بمرێ کێشەنیە بێگومان ئەمە زەرور زیانی هەیە ئەگەر زەرور زیان نەبێتن لە حکوومەتی هەرێمەوە قەدەغە ناکرێتن لەو ساڵشدا لە 4 مانگی ڕابردوودا تاکو ئێستا زیاتر لە 650 کارتن دەستمان بەسەردا گرتووە بەس ئەوەی هاورداکرێت لە ئێران و بەرازیل و دەوڵەتەکانی دەوروبەرن ماوە بەسەرچووکەی تقریبا نزیکی 3 مانگ 4 مانگدانراوە لەو حالەتەشدا موادی حافزەی زیاتر تێکەن هەتا ماوەکەی زێر میتۆ موادی حافزەشی یەکێکە هۆکارێکە بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی بۆ مرۆڤ اینجا بە هەموو شێوەیەک ئێمە داوا لە هاوڵاتیان دەکەین بە هیچ شێوەیەک زەرجی هاوردە نەکردن ئەگەر بشبینن لە بازار لە دوکانەکان ئاسایش و لژنەی ئابووری سۆران هەر لژنێک لار شارێک بن ئاگادار بکەنەوە با دەستی بەسەردا بگرن.